milletimizle, hükümetimizle تورکیا لە خەونی ئەندامەتی لە یەکێتی ئەوروپاوە بۆ ئالۆزبوونی پەیوەندەکانی لەگەڵ وڵاتانی ئەوروپا لە خەونی هەڵگرتنی ڤیزەوە لە ساڵی 2016دا بۆ ڕێگەنەدان بە نیشتنەوەی فڕۆکی وەزیری دەرەوەی تورکیا لە هۆڵەندا. ئەردۆغان چی کرد و ئەوروپا لە تورکیا ناڕازیە؟ لە وەڵامی ئەو پرسیارەدا ئەردۆغان خۆی دەڵێت ئەوروپیەکان چاویان بە پێشکەوتنەکانی تورکیا هەڵنایەت و دەیانەوێت وڵاتەکەیان دابەش بکەن. بەڵام ئەوروپیەکان وەڵامێکی دیکەیان هەیە. لەم ڕۆژانەدا هەندێک لە بەرپرسانی ئەوروپی بە ئاشکرا باس لە دیکتاتۆریەتی ئەردۆغان دەکەن. دوایەوەی ئەردۆغان و حیزبەکەی لە ساڵی 2002دا بەدەسەڵات گەیشتن، ئەمریکا و ئەوروپا پێشوازیان لێ کرد. پشتگیریان لە پێشخستنی ئابووری تورکیا کرد. پشتگیریان لە پرۆسەی ئاشتی لەگەڵ کورد کرد. لە ڕوانگەی ئەوروپا و ئەمریکاوە تورکیا مۆدێلێک بوو بۆ دیموکراسی لە وڵاتانی ئیسلامیدا. بەڵام ئێستا ئەوروپانی گەرانە لە پەکخستنی پرۆسەی ئاشتی. نەتەوەیە گرتۆکان لە هەڵوێستێکی کەم وێنەدا کۆتایی هەفتەی ڕابردوو راپۆرتێکی لەسەر پێشێلکارەکانی تورکیا دژ بە کورد بڵاو کردەوە و ڕەخنەی لە وڵاتە گرت سەبارەت بە وێرانکردنی شارە کوردەکان و ئاوارەکردنی 9 ملیۆن کورد. هەرگیز پەیوەندیەکانی تورکیا لەگەڵ وڵاتانی ئەوروپا بەو ڕادەی ئێستا ئالۆز نەبووە. ئەڵمانیا و نەمسا هۆڵەندا ڕێگەنادەن بەرپرسانی باڵای تورکیا بۆ بانگەشەی ڕێفراندۆم سەردانی وڵاتەکانیان بکەن. بەشێک لە شارەزایانی سیاسەتی تورکیا ئالۆزبوونی پەیوەندەکانی تورکیا و ئەوروپا بۆ چەند هۆکارێک دەگەڕێننەوە. یەکەم، کێشەی کۆچبەران. تورکیا لە 2 ساڵی ڕابردوودا بەردەوام کۆچبەرانی وەک کارتێکی فشار لە دژی ئەوروپا بەکارهێناوە. لە ساڵی 2015دا تورکیا دەواازەکانی ئەوروپای بەڕووی کۆچبەراندا کردەوە و سەدان هەزار کۆچبەر لە ماوەیەکی کورددا خۆیان گەیاندە ئەوروپا. ئەمەش بۆتە هۆی ئەوەی پێگەی حیزبە دەسەڵاتدارەکانی ئەوروپا لاواز بێت و لە بەرامبەریشدا بزوتنەوەی حیزبە توندڕەوەکان بە تایبەتیش لە وڵاتانی ئەڵمانیا و نەمسا هۆڵەندا بەهێزتر بووە. دووهەم، وڵاتانی ئەوروپا دڵخۆش نین بە گۆڕینی دەستوری تورکیا و نیگەرانن لەوەی تورکیا بەرەو دیکتاتۆریەت هەنگاو بنێت. پێشتر لە ڕوانگەی ڕۆژاواوە تورکیا وەک مۆدێلێکی دیموکراسی بۆ وڵاتانی ئیسلامی سیر دەکرا. بەڵام لە ئێستادا ئەوروپا پێی وایە تورکیا خەریکە لەو دیموکراسیە نیوەچڵەش پاشەکشە دەکات. سێم، وڵاتانی ئەوروپی لە دوای سەرهەڵدانی ئالۆزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕەخنەیان لە ڕۆڵ و سیاسەتی تورکیا هەیە لە کێشەکانی ناوچەکەدا و بە تایبەتیش لە سووریا. چوارەم، لەم دوایانەدا وڵاتانی ئەوروپی نیگەرانن لە نزیکبوونەوەی تورکیا لە رووسیا. تورکیا لە ئێستادا جگە لە ئەوروپا پەیوەندەکانی لەگەڵ ئەمریکاش بەو بەهێزیەی ساڵانی ڕابردوو نەماوە. هەرچەندە دوای سەرکەوتنی دۆناڵد ترامپ تورکیا گەشبین بوو بەوەی لە سەردەمی ترامپ پەیوەندەکانی نێوانیان بەهێزتر بێت. بەڵام هێشتا لەلایەن ئیدارەی ترامپەوە ئاماژەی بەهێز نەدراوە بە تورکیا. تورکیا گەورەترین کێشەی لەگەڵ ئەمریکا پشتگیریکردنی ئەو وڵاتە بوو لە یەپەگە و هێزەکانی سووریای دموکرات. بەڵام ئاماژەکانی ئەمریکا تا ئێستاشی لەگەڵدا بێت پشتگیریکردنە لەو هێزانە. بە تایبەتیش لەم دوایانەدا تورکیا تووڕێ لەوەی ئەمریکا لا منبج ئامادە نەبوو واز لە پشتگیریکردنی هێزە کوردەکان بهێنێت و ئەمەش پلانی تورکیای بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو شارۆچکەی پەک خستووە.